بەڵێ خۆشەویستان لە تەوەری دۆماندا باز لە نەهێشتن و بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان دەکەین کە بێگومان لەمڕۆ کە 25 مانگە هەفتەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی ئافرەتان بەڕێوە دەچێت و کۆمەڵێک ڕێکخرا و کۆمەڵێک دەستگا هۆشیاری دەدەن لەو بارەیەوە و ئەمەش میوانداری شنۆ عەبدوڵڵا پەنجۆنیمان کرد چالاکوانی بواری و ژنانمان کردووە لە سودەکەمان زیاتر لەو بارەیەوە گفتوگۆی لەگەڵدا دەکەین. بەخێر خاتون شنۆ. زۆر سپاس. خاتون من جارێکان نامەوێت بچمە بابەتی تونند و تیژی ژنانەوە ئەمە بزانم تونند و تیژی چییە؟ ئایا تەنها لێدان و دەستدرێژی سێکسی دەچێتە بواری تونند و تیژیەوە؟ بەڵێ بەناوی خۆی گەورەی میهرەبان سڵاتان لەبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان. ئەمڕۆ 25 نۆڤەمبەر ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی بەرامبەر بە ژنانە کە بۆ ماوەی 14 ڕۆژ ئەخایەنێت لە ئەنجامی ئەو زوڵم و زۆرداریی کە بەرامبەر بە ژنان کراوە لە چەند ساڵی ڕابردووە و هاتوونەتە دەنگ و داوای مافی خۆیانیان کردووە هاتوونەتە سەر جادە و ئامادە بوون لە پێناوی خوێنی خۆیان بڕێژن داوای ئازادیان کردووە لە ئەوروپایی کە ئێستا پێ ئەوترێت دایکی دیموکراسی لە ناو جەرگەی ئەوروپایە ئافرەتان زوڵمیان لێکراوە بەڕاستی زوڵم لە کاتی کارکردنە کە بەرامبەر بە پیاوان کەمتریان وەرگرتووە لە ڕووی دەرونیەوە زوڵمیان لێکراوە لە ڕووی ئەوەی کە دەستدرێژی سێکسیان بەرامبەر کراوە هەموو ئەمانە زوڵم بۆ بەرامبەر بە ئافرەت قبوڵیان نەکردووە بۆیە لەو پێناوەدا کاریان کردووە بۆ بەدیهێنانی مافەکانیان بۆ بەدیهێنانی ئازادی کە بدرێت بە ژن کە ژن چەوسێنراوەتەوە بۆیە لەم پێناوەیە بەڕاستی ژنان کاریان کردووە خەباتیان کردووە خوێنی خۆیان ڕشتووە تا بەم ڕۆژە گەشتون و لەبێ ئەم ڕۆژ کە ئێمە قسە لەسەر تونند و تیژی ئەکەین ڕۆژانێک بێ یان با بڵێن سەردەمێک بێ تەواو مافەکان دراوە بە ئافرەت تەواو ئازادی دراوە بە ئافرەت لە ئێستاژە لە ئەوروپا هەر تونند و تیژی بەرامبەر بە ژنان ئەکرێ جگە لەوەی کە لە هەرێمی کوردستان ئەکرێت لە هەموو دنیاە تونند و تیژی ئەکرێت بە دەقە و بە چرکە کە ڕۆژانە ئەبیستین کە ژنان ئەکوژرێن ژنان ڕوبەڕووی تونند و تیژی ئەبنەوە تونند و تیژی بۆ نمونە سێکسی دەرونی لە ڕووی کۆمەڵایەتی لە هەموو بابەتانە تەنها ئێمە قسە لەسەر ئەوە نەکەین کە ژنان لە حاڵەتی کوشتنە ئەمە تونند و تیژی ئەمە تونند و تیژیەکی هەرە گەورەیە کە ئیتر هەموو تونند و تیژیەکانی تر بەرجەستە ئەبێ ئەنجا کۆتایی ئەمە دێتە سەر ئەوەی کە بەرامبەر بە ژنان بکرێ و ژن بکوژرێ لە پێناوی ئەوەی کە شتێکی کردبێ یاخود هەڵەیەکی کردبێ یاخود بۆ نمونە پەیوەندیەکی ناشەرعی هەبوو بێتەوە بۆ گەڕانەوەی شەرەفی خۆت وەک پیاو ئەڵێت بیت ئەم بابەتە بقۆزیتەوە لە پێناوی ئەوەیە ژن بکوژی بۆیە کوشتنی ژن لە هەموو دنیاە و باسم کرد بابەتێکە تەنها پەیوەست نییە بە ژنانەوە پیاویشی تایە ئەکوژرێ بەڕاستی بەڵام ئێمە کە باسی لە 25 نۆڤەمبەر ئەکەین ساڵانە لە 8 مارسا کە قسەی لەسەر ئەەکەین لە ساڵێکە دوو یاد هەیە کە ڕوبەڕووی ژنان ئەبێتەوە 8 مارس و 25 نۆڤەمبەر بەداخەوە ئەمە ئەتوانم بڵم بی کە مەخاڵی دووەم کە لە هەرێمی کوردستانە ئەمە شێوازە گشتگیریەکی بوو بەڵام لە هەرێمی کوردستانە لە ماوەی 30 ساڵی ڕابردووی حکومڕانی کوردیە هەتاوەکو ئێستا ئێمە لە هەموو ئەو تونند و تیژانی کە بەرامبەر بە ژنان کراوە لە هەموو بارەکاندا با بڵێن شتێک یعنی دڵخۆشی نەیەوە بە ژن کە ئەوانەی کە تونند و تیژی ئەکەن وەکو خۆیان سزا وەربگرن یعنی شتێکی تازەگەری نهاتوۆتە ئاراوە هەموو ساڵێ ئەم بابەتە دووبارە ئەبێتەوە ئەمە قسەی لەسەر ئەەکەین ئەڵین نابێت تونند و تیژی بکرێ ئەبێ ژنان وابن ئەبێ بە کوژەکانیان وایان لێ بکرێ بەڵام سێ دەکەین لە عەرزی واقعە ئەم جۆرە نییە لە سەرۆکی هەرێمەوە بۆ نمونە هەتاوەکو ئەم بەرنامەیە کە من قسەی لەسەرەکەم هەموو ساڵە باس لەوە ئەکرێ کە نابێت تونند و تیژی بکرێ بەرامبەر بە ژنانە بێن ستۆپ بکرێ بەڵام ئایا کراوە ئەمە پرسیارە جەوهەرێکە لێرەیە ئایا کراوە ئەم بابەتە بەڕاستی نەکراوە چونکە ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنان و تێگڕای ئەو ڕێکخراوانی کە لە هەرێمی کوردستانە ئیش لەسەر مەسەلەی ژنان ئەکەن بە هەموو بیر و بۆچوونە جیاوازەکان یەک مەسائل کۆمان ئەکاتەوە کە پێی ئەوترێ ینی ماف گەڕانەوەی ماف بۆ ژن و ئێمە کار ئەەکەین لە پێناوی ئازادی ژن لە پێناوی ئەوەی کە تونند و تیژی بەرامبەر بە ژنان نەکرێ بەڵام سێرەکەین هەر ڕۆژانە بڵین مانگانە ساڵانە تونند و تیژیەکان
ئەمارەکان پێمان ئەڵێن کە ڕوو لە زیادبوونە یعنی ئەمانە هەموو کێشەن بەڕاستی بۆیە ئێمە ئەبێ زیاتر جەخت لەسەر ئەو بابەتە بکەینەوە زیاتر ئێمە قسەی لەسەر بکەین تەنها شتی دووبارە نەبێ شتی سواو نەبێ کە دڵخۆشی ئێمە یعنی ئێمە پێی دڵخۆش نەبێ. زۆر باشە خاتوشنا زۆر باشە خاتوشنا تا چەندێک پێش ئەوەی کە ڕێکخراوەکانی ژنان هەبن توندوتیژیەکان زیاتر بووە لە دوای ئەوە کە ڕێکخراوەکان تا چەندێک ڕۆڵیان هەبووە لە کەمکردنەوەی توندوتیژیەکان. ئێمە شتێک بڵێن بۆ ئەوەی کە ینی بەڕاستی نەبێتە ئەوە چونکە هەموو جارە من ئەم قسەیە ئەکەم جۆرێک نادادی هەیە لە نێوانی با بڵێن بابەتێکە پێی ئەوترێت حەز لێ نەبوون یاخود لە بینی جەماوەر و ڕێکخراوە دروست بووە ڕێکخراوەکانی ژنان بە تایبەت لە هەر شوێنێک کە باسی ڕێکخراوەکانی ژنان بکەی بابەتێکی ینی غەریب دێتە پێشەوە ینی نەویستن ینی کۆمەڵگە بەو پێوەرە چۆن ئەڵێیت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و بەتایبەتی ڕێکخراوەکانی ژنانی لا پەسەند نییە بە حکمی ئەوەی هەندێک ڕێکخراویش هەن کە باسی جێندەر و هەنێک لاڕێدان ئەکەن ئەمەش نەبووتە هەوەی کە ناشرین ئەمە لە سەرەتاوە لە دوای ڕاپەڕین کە هەندێک ڕێکخراو دروست بوون من بە خۆم ئاگادارم ئێمە ڕێکخراوکە ئێمە پێش ڕاپەڕێنیش دروست بووە دوای ئەوەی کە هەندە ڕێکخراو هاتنە ئاراوە زۆر ینی داکۆکیان کرد لەسەر مەسائیلی ژنان زۆر بە شێوازێکی تند هاتنە پێشەوە بە تایبەتی سەنگەریان لە پیاوان گرت ئەمە بۆ خۆی خاڵێکی زۆر زۆر سلبی بوو کە لەو سەردەمەیە کرا لە ساڵی نەوەتەکانە دوای ڕاپەڕین لەبەرەوەی ینی هەموو ئەو توندوتیژیانە هەموو ئەو قاڵبە ئەو با بڵێن ئەو پێوەرە خراپانەی کە لەناو کۆمەڵگەیە ئەکرا ڕوبەڕووی پیاوان بوو تا ژنان سەنگەرێک بوون پیاوان سەنگەرێک بوون ڕوبەڕووی یەک ئەوەستانەوە دژی یەک قسەیان ئەکرد بە تایبەتی ژنان بەرامبەر بە پیاوان لەنا ئەو ڕێکخراوانی کە ئیشیانە کرد بۆیە کۆمەڵگە قبوڵی نەکردن و هەندە لێ ڕێکخراوە هەر لەو سەردەمەیەوە تا کە قبول نەکرا خۆی بڵین ساحەکەی جێهێشت ئەمە ئێمە ئاگادارین لەو سەردەمە کە چی ڕوویە بەڵام هەتاوەکو ئێستا ئەو جۆرە حەقدە لە مابینی ئەم ڕێکخراوەکان و جەماوەرە هەرماوە بەڵام ئەبێ ئێمە ینی نەبێتە بابەتێک کە بڵین ڕێکخراوەکانی تر هەمویان ئەم جۆرە بابەتیان هەیە لە دوای ڕێکخراوی تر دروست بوو ڕێکخراوی داکۆکی لە مافی ژنان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەموو ئەمانە زیادی کرد لە هەرێمی کوردستانە بەڵام بە شێوازێکی باشتر ئیشیان لەسەر مەسائیلی ژنان کرد وردە وردە هەنگاویان نابوو ئەوەی کە لە پێشووترا ڕوویداوە بسڕێتەوە قبول بکرێت لەلایەن جەماوەرەوە بۆی ئیشان لەسەر مەسائیلی ژنان بە باشی کرد و هاتنە پێشەوە ئێمەیەکێک لەو ڕێکخراوانەی کە لەگەڵ ڕێکخراوەکانی ترا کە غەیری ڕێکخراوی خۆمان بوون مەسەلەن ئیشمان کردووە و هاتوینەتە پێش کارمان کردووە لە مەسەر مەسائیلی ژنان بە هەموو بیر بۆ چوونە جیاوازەکانەوە ئیشمان کردووە لەو بابەتەیە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە تۆ بڵێ هەموو ڕێکخراوەکان زەربی سفر بگرێت لەم کۆمەڵگەیە بەڵکو ڕێکخراوی زۆر باشمان هەیە ڕێکخراومان هەیە ماندوونە ناسا ڕێکخراومان هەیە شەو ڕۆژی خستۆتە سەرێک بۆ بەدەستهێنانی مافی ژن بۆ پەروەردەکردن بۆ پێگەیاندن خۆ تەنها مەسەلە ئەوە نییە ئێمە تا ئێستاش کۆمەڵێک ڕێکخراو هێن پێکەوە ئیشەکەی بەدەر لە ڕێکخراوەکەی خۆمان پێکەوە کار ئەەکەین بۆ بەدیهێنانی مافەکانی ژنان ساڵانە کۆنگرە ئەبەستین بۆ نمونە سیمینار ئەەکەین ئەچینە قوتابخانەکان بە تایبەتی ناوەندیەکان دو ناوەندیەکان ئەوانەی کە بڵین تایبەتە بە کچان لێوە ڕێگەمان پێ ئەدەن و پێشی ئەن خۆشە بڕابکە کە ساڵانە ئەم بابەتانەیە تا پێش خۆیان بەڕێوەبەرەکان پەیوەندیمان پێوەکەن کە بەرنامەتان هەیە لەم ساڵا کە سیمینار بۆ مەکتەبەکان بکەن ئەمە زۆر گرنگە یعنی هەنگاوێک زیاتر ئێمە چوینەتە پێش لەو بابەتە لەبەرەوەی ئەزانن کە ئێستا ئەم کۆمەڵگەی پێویستی بە ڕێکخراوی ئافرەتانە ئێمە بمانێت نمانێت لە هەموو دنیاە مەسەلەی ژنان مەسەلەیەکە قسەی لەسەرەکرێ بۆتە بابەتێکی ئەکادیمی یعنی ناکرێ من لێرە بڵێم وڵا نابێ بە نەشارەزایی بێم لێرە قسە لەسەر مەسائیلی ژنان بکەم ئەگەر خوێندنەوەیکی قوڵم بۆی نەبێ ئەگەر نەتوانم بە ئەکادیمی لە بابەتەکە شارەزا ببم لەبەرەوەی مەسائیلی ژنان مەسائیلێکی گرنگە بۆیە هەمومان پێویستە هەنگاوی زیاتری بۆ بنین زۆر باشە شنۆخان ئاماژت بە شتێکی زۆر گرنگ کردوتت لە سەرۆک کێرەمەوە تاوەکو بەرامیێمە وای نەکردووە کە کاریگەری هەبێت بە شاید لە شازەکان توندیژی کەم بێتەوە گومانی تێدا نییە توندیژی هەر ئەبێت بەڵام ینی سەبەبێکی ڕئیسی چییە بۆی کە ینی ئەمە هەر کەمی نەکردووە زیادەکە بەڵام کەمی نەکرد بە شاز لە شازەکان ئەم هەموو سیمینار قسەیەکی نووسەرێک لەم ماوەیە خوێن قسەیەکی زۆر جوانی هەیە باس لەوە کە ئاڵێت تند و تیژی کاتێک کە ئەکرێ بەرامبەر بە ئافرەت ئێمە نابێ هەر لەسەر ئەوە
قسە بکەین بڵین تونند و تیژی ئەبێ ئیشی لەسەر بکەین ئەبێ هەنگاوی بۆ بنین ناکرێ هەر کەس هەستێ لەسەر بەکردداری باسەوە ئەکان کە ئەڵێ ئەبێ لە مناڵەکانی خۆمەوە دەست پێ بکەم هەمومان کە مناڵمان هەبێ ئەبێتیان بگەینین کە تونند و تیژی چییە تونند و تیژی بۆچی ئەکرێ تونند و تیژی نابێ بەرامبەر بەرامبەرەکەت بکرێ ئایا کچا یاخود کوڕە بە تایبەت کە ئێمە قسەی لەسەر ئەەکەین تونند و تیژەکان بەرامبەر بە کچان ئەکرێ مەسەلەن لە عایلەیەکە کوڕێکیان هەیە و کچێکیان هەیە کچەکەیان گەورەیە کوڕەکەیان بچووکە بەڵام سیر ئەەکەی فەزلی کوڕەکەیان داوە بەسەر کچەکەیە بڕۆ ئەوەی بۆ بێنە بڕۆ بێنە بۆ کاکەت بڕۆ نازام یعنی ئەمە تۆ بەم جۆرە جیاکاریەوە ئەەکەی کە ئەم خێزانە یعنی ئەم کوڕوکچە جیازێک دروست بکەن لە مابینی خۆیانە لە زیهنی خۆیانە بۆیە کە باس لەوە ئەکا ئەم کەسە ئەڵێ پێویستە من لە مناڵەکانی خۆمەوە دەست پێ بکەم ئەو تونند و تیژیە بەرهەم نەهێنم ئەنجا ئەتوانم بێم بە خەڵکی بڵم خەڵکی نێ ئێوەش تکایە تونند و تیژی مەکەن بەرامبەر بەژنە کاتە ئێمە ئەگەر تونند و تیژی من لە ماڵەوە لەگەڵ مناڵەکانمە تونند و تیژیم کرد هاتم لێرە قسەی زل بکەم و باسی تونند و تیژی ژنان بکەم کەواتە هیچم نەکرد بۆیە خاڵی یەکەم ئەوەیە من بەلامەوە زۆر گرنگە پەروەردەکردن لە ئەساسەوە بۆ مناڵ لە ناو خێزانەکانی خۆمانەوە بتوانین چۆن مناڵێک پەروەردە بکەین چۆن مناڵێک بەرهەم بهێنین کە فێری تونند و تیژی نەبێت بەوەی کە بە ئاراستەیەکی بەرێ بە ئاراستەیەکی خراپیا بەرێ چونکە گەر تۆ پەروەردەیەکی باشت نەبوو تونند و تیژ بەرهەم ئەهێنی تاکێکی تونند و تیژ بەرهەم ئەهێنی پێشکەشی ئەو کۆمەڵگەی ئەەکەی یەکێکی تر لەوانە کە یاسا هەیە بەڵام جێبەجێ ناکرێ کە یاسا جێبەجێ نەکرا بەڕاستی ئەو کۆمەڵگەیەکی تونند و تیژ بەرهەم ئەهێنێ سزانیە سزاوەک خۆی نییە ئێمە هاوارمانە وەکو ڕێکخراوەکانی ژنان تکا ئەکەین ئەوانەی کە ژن ئەکوژن تدا ئەکەین تکا ئەکەین ئەوانەی کە تونند و تیژی بەرامبەر بە ژنانەکەن و وەک خۆی سزای بدرێ باکی نییە بۆ نمونە پیاوێک ژنەکەی ئەکوژێ ئەڵێ 4 ساڵ 3 ساڵ لە سجنابم و دواتر ئازاد دەکرێم باکی بەوە نییە بەڵام ئەمەکەی سزایە مە سزا نییە من پێڵم ئەمە شوێنێکە تۆ ئەیبیتە ئەو شوێنە و خزمەتی ئەەکەی دوای چەند ساڵێک دەێنیتە دەرەوە سەرکی تونند و تیژەیەکی تر بەرهەم ئەهێنرێ کۆمەڵگا تونند و تیژی بەمانە بنبڕ ناکرێ ئەگەر لە ئەساسەوە پەروەردەیەکی جوانت نەبێ ئەگەر یاسات هەبێ جێبەجێ بکرێ وەکو خۆی وە سزا بدرێ بڕوا بکە ئەوروپا ئێستا کە بەچی ماوەتەوە بە سزا و بە یاسا ئەگەر ئەم دوانەی لێ دەرکەی درندەترین کەسن لەسەر گۆی زەوی لە ئەوروپایە خۆ نییە بڵێ وەڵای ئێستا بڵین ئەوروپا تاکی ئەوروپی بۆ چی وای لێ هاتۆ و یعنی دیموکراسین و یعنی هیچ تونند و تیژەیەکی کەمتریان تیا هەیە بەم دوانە بەسراونەتەوە ئەگەر ئەم دوانە لە ناو کۆمەڵگەیە جێبەجێ نەکرێ بڕوا بکە کۆمەڵگەیەکی تەواو تونند و تیژ بەرهەم ئەهێنی بۆی ئێمە نامانێ ئەم تونند و تیژیە یعنی بەرجەستە ببێ و فراوان ببێ بەداخەوە لە هەرێمی کوردستانە زۆر بەداخەوە کە ئەمە هیچ ئەمەلێکمان نییە لەسەر ئەو تونند و تیژانی کە بەرامبەر بە ژنان ئەکرێ ساڵانە زیاد ئەکرێ ئێمە ئەمانەیە لانی کەمیکەینەوە کەمیکەینەوە ناڵین بنبڕنە بەر بنبڕ نابێ بەس کەمکردنەوە باشترە لەوەی کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەبێ ئەم تونند و تیژیانە وەکو خۆشی بەڕێز ئاماژەت پێدا کاتە دەواازەی تونند و تیژەکان لە خێزانەوە دەست پێکات کوڕەکان زاڵەکان بەسەر ئافرەتەکانە بەسەر خوشەکانیانە زۆر باشە ڕۆڵی ڕێکخراوەکانی ژنان چۆنە ئایا کاتێک کە ئافرەتێک دێتە لاتان چۆن هاوکاری ئەکەن ئێوە ڕۆڵی ڕێکخراوەکان ئەتوانم بڵێم بە شێوازێکی گشتی تێگڕای ڕێکخراوەکان ڕۆڵی کاریگەری و ئیجابیان هەیە لەسەر مەسائلی ژنان ئێمە ئەبێ ئەو ڕاستیە بسەلمێنین بەڵام لێرە و لەوێ ڕێکخراو هەیە لەسەر مەسائلی ژنان یاخود لەسەر دژایەتیکردن بەرامبەر بە قیەمێک کە پێی ئەوترێ قیەمی کۆمەڵگا قیەمی ئەخلاق قیەمی دین ئەمانە ئیشی لە ئەسەر ئەکرێت لەبەر ئەوەی بابەتێکە لە هەموو دنیا ئەمە پەرەی سندووە وەک جەنابەت ئەو پرسیارەت دێکردم لەسەر مەسائلی جەندەر ئەمە بابەتێکی با بڵین جیاوازترە بەڵام لە ئێستا ئیش لەسەر ئەم بابەتە ئەکرێ بە وەرگرتنی فەند لەلایەن ئەو ڕێکخراوانەوە بە ئەوەی کە ئیتر بچنە ناو کۆمەڵگەوە بچنە ناو زانکۆکانەوە بچنە ناو قوتابخانەکانەوە حکوومەتی ڕێگە ڕێگەیان بۆ خۆشەکە مەسەلەن طبعا ئەمە بۆچی ئەمە بەرامبەر بە ئێمە ئەکرێ بۆچی ئەم بابەتە ئەهێنرێتە ناو هەرێمی کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئیشی لەسەر دەکرێت لە کاتێکدا کە من ئەوەی کە ئەوەندەی کە خوێندنەوەم بۆ مەسائلی جەندەر هەبووە لە ئەوروپا ئەستا گیرۆدەیان بابەتەن زۆر گیرۆدەن بەم بابەتەوە کە دەڵێت ئەمریکا ئەم بابەتی هێناوەتە پێشەوە هەموو ئاژاوەکانی بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ دروست کردووە بۆ ژنان بە تایبەتی بۆیە تکایە ئەم بابەتە پێویستە هەڵوێستەی لەسەر بکرێ پێویستە ئیشی لەسەر بکرێ کە ئەوەی کە هەیە نەبێ بۆ من شتێکم خوێندەوە لەسەر ئەو بابەتە لە بەریتانیا یعنی وردە ئێستا وایان لێ کردووە
ئەڵێ ئەگەر محازەرەکان لە مەکتەبەکانە کە ئەوترێ بە مناڵ لایەن ئاسایی کردوونەتەوە ئەڵێ کاتێککە ئێوە ڕۆشتنەوە بۆ ماڵ ئەگەر دوو دایکتان هەبوو یا دوو باوکتان هەبوو لاتان ئاسایی بێ ئەکرێ شتیوە تۆ لە ماڵەکە دوو باوکە دەبیا دوو دایک ئەڵێ کۆمەڵێک لەو مناڵانە کە ڕۆشتنەوە بۆ ماڵەوە گریان بەدایکیان و دایە ئەکرێ بە تۆ بڵین دایە و بە کەسێکی تر بڵین دایە یا بە باوکیان پیاوێکی تر بێتە ئەم ماڵە بەڕاستی هەنێکیان قبولیان نەکرد ئەم بابەتە بۆیە مزاهرێکی زۆر گەوریان کرد لە بەریتانیا دژی ئەو قوتابخانانەی کە ئەمانی تیا خوێندرێ مەسائلی جەندەر و ئەم بابەتانە ئەمە یەکێک لەو بابەتانی کە زۆر زۆر بەسیتەکە من باسی ئەەکەم بەڵکو زۆر شتی قوڵتری تیا هەیە کەەوە بێت لە کاتێکی ترا ئیشی لەسەر بکەیت و قسەی لەسەر بکەیت یعنی ئەمانە نەبێتە ئەوەی کە ئێمە هەندێشتمان بەلاو ئاسایی بێ ئەبێت بەڕاستی ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژنان بە تایبەتی ئیسلامیەکان بە تایبەتر ئەو ڕێکخراوانەی تر کە داکۆکی لە مافی ژنان ئەکەن ڕەنگە وەکو ئێمە پێیان ناخۆش بێت کە ئەم مەسائلانە بێتە پێشەوە بەڕاستی کە باسێک لەوە بکرێت کە مناڵ بەم جۆرە پەروەردە بکرێ کۆمەڵگە بەم جۆرە ئاراستێکی خراپیە بێ کچان بە تەواوەتی ئازادی خۆیان وەربگرن خۆ ئازادی سنووری هەیە لەو بازنەیەکی لەو بازنەیە کە چویتە دەرەوە وەک خۆی گەورە ئەفەرمێ بەلهم کەلئەنعامی ئەضەل لەگەڵ ڕێزمە ئەمە یعنی هیچ بەهایەکی تیامان نامێنێ هەر بابەتێک کە تۆ زیادە ڕۆیت تیا کرد کاتە بەها و قیەمی خۆی لەدەست ئەدات زۆر باشە لە نێو کۆمەڵگای ئێمەدا ڕێکخراوە ئیسلامیەکان هەم هەر خودی پەروەردەی ئیسلامی تا چەند ڕۆڵی هەبوو لە نێو خێزاندا لە نێو تاکی مسلمانی ئێمەدا بە تایبەت ئەوانەی کە زیاتر مولتەزم یاخود پابەندن کە دڵنیام کەمترین تونوتیژی لەوانێ بوونی هەبێ لەو بڕوا بکە ڕێکخراوە ئیسلامیەکان من باس لەوە نەکەم کە من خۆم لەناو ڕێکخراوێکی ئیسلامیان بۆیە ئەم قسەیە ئەەکەم ئەوەی کە لە چەند ساڵی ڕابردووە ئەو ڕێکخراوە ئیسلامیانە کردویانە بە ئافرەتان و بەغێری ئافرەتانیش کە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی پێ ئەوترێ لەناو ئیسلامیەکانە با بڵین بە تەحەداوە ئەیڵێم یعنی پەروەردەیەکی هەندە جوان کراوە ئەم کۆمەڵگەیە زۆر جار گەشتوتە ئەوەی کە گەورەترین کێشەی لێ بکەوێتەوە بەڵام ئەم ڕێکخراوانە ڕێگر بوون لەوەی کە ئەم جۆرە کێشانە ینی پەرەپسەنێ بۆیە ڕێکخراوەکانی ژنان ڕێکخراوە ئیسلامیەکان پەروەردەیەکی باشیان هەیە و ڕوبەڕووی هەموو ئەو توندوتیژانە ئەبنەوە کە بەرامبەر بە ژنانە کرێ کێشەکانی ژنان چارەسەر ئەەکەن من بۆ خۆم چەند ساڵ لەگەڵ ئەو ڕێکخراوی خۆمانە ئیشمان کردووە کە ئیسمان هاتووەتە لە بڕواتە بێ ڕەنگە جاریتر باسم کرد بێ ئافرەت هاتۆ و توێتی مێردەکەم لەگەڵ مێردەکەمە دەمەبۆڵەیان بووە چوومەتە لای ڕێکخراوێکێک لە ژنان ڕێکخراوێکی تر با بڵێ پێی وتین چۆن لێ یاوی یعنی واد لێ هات پیاو لێت بە یەکسە بڕۆ لە مەحکەمە شکاتی لێ بکە و لێ جابەرەوە ئێمە بە مانگە کێشەکەمان بۆ چارەسەر کرد یعنی بەڕاستی تۆ ژن و مێردیش کێشەی ئەبێ ژن و مێردیش ناڕەحەتیان ئەبێن بەڵام تۆ ئەبێت کەسی سێم کاتێکێتە ناو ئەم بابەتەوە بێ بزانانی چۆن چارەسەر ئەکرێ بەڕاستی ڕێکخراوەکانی ڕێکخراو ئیسلامیەکان ڕێکخراوەکانی ژنان زۆر کاری باشیان کردووە لەسەر مەسائلی ژنان لەسەر پەروەردەکردنی مناڵ ئێمە هەموو ساڵێک پرۆژە ئەەکەینەوە بۆ لەبەرکردنی قورئان و بۆ ئەو خانمانەی کە تەواوی قورئانیان لەبەرە ئەوانەی کە فەرموودە چەند فەرمودەیەکیان لەبەرە هەرچەند ئەمە لە کۆمەڵگەیە بەڕاستی هەندێک کەس پێیا بوون زۆریان پێ ناخۆشە و کاریگەری هەیە لەسەریان بەڵام ئێمە هەر بەردەوام ئەبین لەسەر ئەم کارانی خۆمان ئەزانین کە کارێکی باشە ئەزانین کە پەروەردەیەکی دروستە ئەزانین کە خێزانەکان بەرەو پەروەردەیەکی ڕەسەن و خێزانێکی بەختەوەر و ئاسوودە بەڕاستی بەرهەم ئەهێنرێ لەوەی کە تۆ ئەمە بەڕاستی ئەگەر ئەمە لە ناو ئەم کۆمەڵگەیە دەرکەی ئەم پەروەردە ئیسلامیە لەنا ئەم کۆمەڵگەیە دەرکەی ئەوەی کە ئێستا ئەگوزارێت بەڵکو خراپتری ژڕوئەیە بۆیە مانەوەی کۆمەڵگە و بەها قیەمەکان و بەها ئەخلاقیەکان بەو ڕێکخراوانە ماونەتەوە بە ئیسلامیەکانەوە ماونەتەوە ئەم قسەیە ئەەکەم با لەسەری شماڵ بێ ئەزانین کە وایە بە تەجروبەی حیاتی خۆمان بە تەجروبەی ئەوەی کە لەنا ئەم کۆمەڵگەیە ئەزانین چی ئەگوزارێ بۆ یەکانێ پێویستە گرنگی بدرێ بە کار و چالاکیەکان بەوەی کە ژنان زیاتر بێنە پێش زیاتر خۆیان ماندوو بکەن هەرچەند ئێمە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بەڕاستی ماندوونە ناسانە با بڵێن ئەو خوشکانی کە ئیش ئەکەن زۆر ماندوون بەبێ ئەوەی پادات شتێکیشیان هەبێ بەبێ ئەوەی لە ڕووی مادیشەوە ینی شتێکیان هەبێ لە ماوەی 30 ساڵ 40 ساڵە ئێمە لەم ڕێکخراوەکە ئیشەکەن هەمووی بەخۆ بەخۆش ئیشەکە ئەمە دڵخۆشیە بۆ ئێمە بۆچی تا ئێستا بەم جۆرە ماوەتەوە لەبەرەوەی بۆ کارەکەی دڵسۆزە ئەزانێت چی ئەکا ئەزانێت چی کردووە لە ماوەی 30 ساڵە لە ماوەی 40 ساڵە بۆیە حەز ئەکا لەم بوارە بەردامی بەکارەکەی بدە زۆر باشە خاتوشنە
ئەکو دەزانین جاران تەنها لێدان و کوشتن و دەستێژی سێکسی تا ڕادەیەک بە تونوتیژی ناوزەند کرابوو لە ناومانە ئێستا یەکێکی تر لە تونوتیژەکان لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە ئەکرێت ئایا تا چەندێک ئەو کەسانی کە دێنە لای ئێوە دێنە لای ئێوە بۆ کارەکانیان بۆ ئاسان بکەن لە ڕێگەی تونوتیژی تەکنۆلۆژیەوە هاتوون یاخود زیاتر ئەو تونوتیژیانی کە دێنە لای ئێوە و کەسانی دێنە لای ئێوە بە شێوەی ڕاستەوخۆ هەڕەشیان لێکراوە یاخود لە ڕێگەی ناڕاستەوخۆ لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە بووە لە سەرتاو باسی ئەوم کرد ئەگەر تۆ پەروەردەیەکی باشی منداڵەکانی خۆت بکەی دەستی بەسەرا بگری کۆمەڵگەیەکی تەندروست بەرهەم ئەهێنی بەڵام بەداخەوە ئێمە کە ئەڵین خێزانی کوردی بە تایبەت دنیای پێشکەوتن وای لێ هاتووە جاران ئێمە لە ژوورێکە هەش مناڵ خەوتین لەگەڵ دایک و باوکمانە بەلاشمانەوە تەبیعی بوو بچینایەتە ژوورێکەوە بە تەنیا خەوتینە ڕەنگە بەترساینایە بەڵام ئێستا شێوازێکی تر هاتۆتە ئاراوە کە هەر کەس هەر مناڵە بێ ژوورێکی خۆی هەبێ قبولی ناکە ئەگەر ئەو ژوورەی نەبێ دایکی ژووری بۆ کردووە باشە ژووری نووسنی بۆ کردووە خەتی ئینتەرنێتی یاوەتێ ئایپاتێکی یاوەتێ مۆبایلێکی پێیە باشە گوێی نایەتێ ئەیباتە ژوورەکەی ئەڵە کوڕەکەم لە ژوورەکەی خۆیەتی لە ژوورەکەی خۆی چی ئەکا کچ بێ کوڕ بێ لەم ژوورە چی ئەکە ئەگەر تۆ سەرپەرشتیارێکی باش نەبی ئەگەر تۆ لێی نەپرسیتەوە شتی خراپ ڕوئەدا باشە کە دایک و باوک سانسۆریان بەسەر مناڵەکانیانە نەبوو کۆمەڵگەیەکی خراپ و توندوتیژ بەرهەم ئەهێنرێ بۆیە ئیعلام زۆر گرنگە و کاریگەری باشی هەیە لەسەر ئەوەی کە مناڵێکی باش پەروەردە بکە کە بەوەی کە بتوانین ئێمە چۆن لەو ڕێگەیەوە بچینە ناو خێزانەکانەوە تیان بگەینین بۆیە هەمیشە ئێمە جەختمان لەسەر ئەوە کردوتەوە و ڕێکخراوەکەی خۆمان تکاتان لێ ئەەکەین مناڵێکی تەندروست پەروەردە بکەن تکاتان لێ ئەەکەین هەموو ئەم وسائلانەی کە ئێوە ئیدەنە مناڵ ئەمە کارێکی باش نییە من پێم وایە هەر کەسێکە ناکرێت تۆ لی بگریتەوە ناکرێت ئایپات لە مناڵ بگریتەوە ناکرێت پڵستێشنی لێ قەدەخە بکەیت لەبەرەوەی لە هەموو جیهانە ئەمە هەیە منیش لە ماڵەکەما مناڵەکانم ئەمەیان هەیە بەڵام وەرە سنوورێک بۆ ئەمە دابنێ با لە سەعاتدەوە خەت بکوژێتەوە باشە با ئیتر خەتی ینی خەتی ئینتەرنێت لە ماڵەکەتدا نەبێت چیتیە با تۆ خەتت نەبێ بەڵام کە تۆ دایک و باوک بۆ خۆیان ئەمیان بەکارهێنا تا سەعات دوو شەو نەخەوتن دوو شەوی چی بڕوا بکە ئێستا گەنجی ئێستا تا بەیانی بەرەبەیان ناخەوێت بەس خەریکی نووسین و چات و لەگەڵ ئەم کاتە لەم ژوورە بچووکەیە کە تۆ تاییت زۆر شتی گەورە ڕوئەدا کاتێک ئەزانی کچەکەت ڕوبەڕووی کێشە بۆتەوە کوڕەکەت ڕوبەڕووی کێشە بۆتەوە ڕسمی ناردۆ بۆ کەسێک باشە هەڕەشەی لێ ئەکا پێی ئەڵێ ئەگەر ئەوەم نەکەیت ئەوم لەگەڵان نەکەی ڕسمەکانت بڵاو ئەەکەمەوە هەر لەم ماوەیە کە ئافرەتێک ئەوەی بەرامبەر کرا باشە پێی وترا بڵێ ئەگەر ئەومان لەگەڵ نەکەیم ڕسمەکانم لەلات هەیە کاتێکە ئەم پەیوەندیە دروست ئەبێ ئافرەتیش ئەوەندە عاتفیە خێرات دێتە خەت باشە ڕسمی خۆی ئەنێرێ وێنەی خۆی ئەنێرێ ئەمەش بەکاری ئێنێ یا ئەوتە بڕێ پاری لێوەرەگرێ یاوەتەواڵێ بۆت بڵاوەکەمەوە ئەگەر کارێکی ناشەرئیم لەگەڵان نەکەی بۆی ئەم ئافرەتە خۆی باتە ینی پەناباتە بەرچی پەناباتە کاتەوە کارێک بۆ زیادبوونی توتیشەکان هۆکارە لە کۆتاییدا زۆر بە کورتی شنۆخان تا چەند گرنگە پیاوان بە تایبەتیتر وەژنانیش کە خۆیان ڕۆڵیان نەبێت وا بکەن کە کەمترین تونوتیژی هەبێت بۆ بە تایبەتی تر ئەو خێزانانەی یاخود ئەو پیاوانەی کە زیاتر مولتەزیمن و پابندن بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە چکە دوجار ئەمە ڕۆڵی دەبێت لەوەی کە زیاتر پەنجە بۆ ئەوان ڕائکێشێت تا چەند گرنگە خۆیان بە دوور بگرن لە تونوتیژی بە هەموو شێوازێک ئێمە گەر قسە لەسەر ئەو بکەین چۆن بتوانین وا بکەین کە تونوتیژی لە ناو خێزانە کەم بکەینەوە کاتێک ئێمە باسی قەوامەی پیاو ئەەکەین ئەڵین پیاو الرجال قامون على النساء ئەمە سەرپەرشتیارە وەکو ئەوەی کە بوو ترێ پیاوێک بەهێزە ئەتوانێت سەرپەرشتیاری خێزانەکەی بکە لە کتێبەکەی جۆنگریا باسی ئەوە ئەکا ئەو جیاکاری کە لە نێوانی ژن و پیاوە هەیە بەڕاستی کە پێویستە هەموو کەسێکەوە بخوێنێتەوە چەندجانیش ئەوم باس کردوە کتێبێکی بەسوودە باس لەوەکە ئەڵێ دوو کەسایەتین زۆر لێک جیاوازن باشە هەمیشە پێکەوەنە بەیەکیش ناژین باشە کاتە تۆرە ئەم دوو کەسایەتیە کە ئەوەندە لێک جیاوازن و پێکەوەش ناژین چۆن ئێمە بتوانین توندوتیژی نەکەین کاتێک کە من جیاوازم لە مێردەکەم ئەبێ ئەو من قبولکە بەوەی کە جیاوازم منیش ئەو قبولکەم بەوەی کە جیاوازە کاتی ئەو کە سەرپەرشتیاری ماڵا من دوای ئەو ماڵبەڕێەوە ئەبم وەک ئەوەی ئەڵێ هاو ئاستی ینی
هاوکاری پیاوەکە من بۆ نمونە ئەمە خێزانێکی تەندروست بەرهەم ئەهێنێ بەوەی کە بتوانانی تونند و تیژی کەم بکرێتەوە لە ناو خێزانەکاندا پیاو ئەتوانێت بە دەرەجە یەکەم ئەو تونند و تیژی کەم بکاتەوە ئەگەر پیاو تونند و تیژ بێ ژنیش تونند و تیژ ئەبێ چۆن کە تۆ پیاوێک هەمیشە تونند و تیژی بەرامبەر بە ژن کرد ئەویش تونند و تیژی بەرامبەر بەکیەکە بە مناڵەکانیەکە هاڵێ ئەگەر ژنێک تووڕە بوو لە مناڵەکانی ئەمە چییە هی ئەوەیە کە پیاوەکەی لی تووڕە بووە کەواتە تونند و تیژی سەرەتا لە پیاوە کە ئەبێ پیاو ئەم تونند و تیژیانە ڕابگرێت تکایە بەرامبەر بە خێزانێتی بە خوشکێتی بە دایکێتی بە هەر کەسێکێتی بە تایبەت بەرامبەر بە خودی خێزانەکەی خۆی و دوای ئەوە ژنیش ئەتوانێت تونند و تیژ بێ ئێمە زۆر جاریتر باسمان کردووە قسەمان لەسەر ئەوە کردووە ژنانی جۆرێکن لەوەی کە تونند و تیژی ئەکەن بەرامبەر بە مناڵەکانیان بەرامبەر بە ڕەگەزی خۆشیان ژنانیش ماماشەوە تونند و تیژی کەم بکەنەوە لە ناو خێزانەکانیانە خێزانێکی بڕوا بکە تەندروست و باش بەرهەم ئەهێنن وەنەوەیەکی باش پێ ئەگەێنن بەڵام ئەگەر من ئەمەم نەکرد هەمیشە تونند و تیژ بووم هەمیشە لەسەر کارەکەم مدیرەکەم تووڕە بوو لێم بۆ نمونە ئەوە شەر کاریگەری هەیە لەسەر من بۆیە پێویستە ئێمە بە هەموو ڕێکخراوەکانی ژنان کە ئەمڕۆ 25 نۆڤەمبەرە تکاکەین کە زیاتر قوڵبووینەوە لە بابەتی مەسائلی ژنان و تونند و تیژی بەرامبەر بە ژنان تەنها لە بەیاننامەیەکان نەبێت تەنها لەوەیان نەبێت کە ئێمە ئیشی لەسەرەکەین بۆ معلوماتان ئێمە ئەمڕۆژ وەکو ڕێکخراوەکەی خۆمان بەیاننامەمان هەیە سەعات 11 ڕاستەوخۆوە لەگەڵ تێگڕای ڕێکخراوەکانی ترا ڕێکخراوە ئیسلامیەکان بە تایبەت یەکگرتووی خوشکان و پەیوەندی ئیسلامی خوشکان بەیاننامەیەکی هاوبەشمان بڵین ئامادە کردووە و پێشکەشی ئەەکەین لە ئەمڕۆیە ئەمە بەڕاستی کاریگەری هەیە وەتوانم بڵم ئەم ڕێکخراوانە توانیویانە بچنە پێش و کار و ئەدای خۆیان بەرەو پێش بێرن زۆر سپاس بۆ شنو عەبدوڵڵا پەنجۆنی چالاکوانی بواریشنان زۆر سپاس دەکەین کە تەرۆیان لەگەڵمانە بوویت.